ئازانی کورسان نیوز سڵاوتان لەبێت لەم بەرنامە تایبەتە لەگەڵتان دەبین. هەمیشە کە باس لە ئەمنیەتی شار و باس لە ئاسایشی شار دەکرێت، شاری سلێمانی بە نمونە دەهێنرێتەوە و هەر کات کە باس لە یاسا و سەروەری یاسا و سەربەخۆیی دادگا دەکرێت، بە هەمان شێوە جارێکی تر شاری سلێمانی بە نمونە دەهێنرێتەوە. شاری سلێمانی ئەو شارەیە کە بەردەوام ئەمنیەت و ئاسایش و سەقامگیری تیایدا پارێزراوە و هەر یەکێک لە ئێمە بە ئیسراحەت بەبێ ترس شەو لە ماڵی خۆماندا ڕۆژ دەکەینەوە و هەر کاتێک تیرۆریستێک یان کەسێکی ئاژاوەگێڕ یان کەسێکی لە یاسالادرا ویستی بێتی دەستدرێژی بکات لەسەر شاری سلێمانی و هەر کەسێک کە لە شاری سلێمانیدایە، ئەوە هێز ئەمنیەکان ڕاستە و خۆ توانیوانە ئەو کەسە دەستگیر بکەن، یاخود هەر کردارێک کە دژی سلێمانی کرابێ ڕاستە و خۆ بەرپەچی ئەو کردارە دراوەتەوە. ئەمنیەت و ئاسایشی شاری سلێمانی بەردەوام پارێزراو بووە. سربەخۆیی دادگا و سەروەری یاسا لە شاری سلێمانی هەمیشە بە نمونە هێنراوەتەوە و ئەو کەسانەی کە بە یاسا داوا کراون، ئەو کەسانەی کە لە دادگاکانەوە بڕیار و فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەرچووە لە هەر پلە و پۆستێکدا بوو بن، لە هەر لایەنگیری سیاست و بەشداری کاری حیزبیان کردبێ و ناوبانگێکیان هەبوو بێ، بەڵام ئەو کاتێک کە بە یاسا داوا کراون ئەگەر خۆشیان نەچوبنە بەردەم دادگا، ڕادستی دادگا و ڕادستی یاسا کراون. ئەمە سلێمانیە. بۆیە ئەو کاتەی کە سلێمانی دەیەوێت یاسا سەروەر بێ، ئەو کاتەی کە فەرمانێکی دادوەر هەیە و دەبێت وەک خۆی جێبەجێ بکرێ، ناکرێت ئەو هەموو سوکایەتیە بە سلێمانی بکرێ. لە کاتێکدا ئێمە دەزانین ئەوەی کە سلێمانی کردوێتی و ئەو ڕووداوانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو ڕوویان داوە، گەواهیدەری ئەو ڕاستیان کە لە سلێمانی دەبێت یاسا سەروەر بێ، ئەوەی کە کراوە فەرمانی دادوەر بووە و دەبوو جێبەجێ بکرێ. بۆیە ئەم ئێوارەیە لەسەر و بابەتە گفتوگۆ دەکەین کە سلێمانی تا چەند سەروەری یاسا و سەربەخۆیی دادگاکان تیایدا پارێزراوە و ئەو ئەمنیەت و ئاسایشی لە سلێمانی هەیە. ئایا بە تانە و تەشەلی لایەنێک، حیزبێک، کەناڵێک ئەو دەستدرێژیانەی کە چەند کەسێک بەڕاستی دەیانەوێ بۆ خۆیانی بقۆزنەوە و سلێمانی پێناشرین بکەن، ئەمە تا چەند لەگەڵ ئەخلاقیاتی کاری ڕۆژنامەنووسی، تا چەند لەگەڵ ئەخلاقیاتی ئەو کەسانەی کە کەناڵێکیان داناوە و دەیانەوێ بە ئیهانەکردنی سلێمانی، بە دەستدرێژیکردن بۆ خەڵکی سلێمانی، بۆ سەر ئاسایش و ئارامی سلێمانی بینەر و ڤیوەکانی خۆیان زیاد بکەن. لەسەر ئەم بابەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ کۆمەڵێک میوانەوەنج زۆر بەڕێز، عەقید سەلام عەبدولخالق کە